لە مانگی ڕەمەزانە تۆزێ ئەم خواردنانە ترشات و شیرینی تۆزێ تەڵەبی زیاترە شەربەت ئێمەش لە ماڵی ڕەمەزانە لەخوا بەزیابێ ئیشەکە تۆزێ باشترە خواستەکە ئەنوا هەیە هەرێکە و تەڵەبی خۆی ترشات سوورمان هەیە بڵین ترشاتی سوور ترشاتی ڕووبانارمان هەیەەوە تایبەتە تەڵەبی زیاترە ترشاتی زەردمان هەیە بە عەمبە هەم بە خەلیش ترشاتی شاهانەشمانەیە کە خۆمان هەر دروستیەکەین ترشاتی کوردیمانەیە ئەوەش سکەی ترەیە خۆماڵیە ترشاتی مەحشیمانەیە بڵین ترشاتمانەیە زەڵاتەیە ترەمانەش هەر بە پێ و هەست و چۆنەڵی حەز و ئارزوێکی خۆیرێکە و حەزی لە شتێکە لە نەوع ترشاتەکانە لە زەیتونیشە زەیتون ئەنواعی هەیە زەیتونمانەیە بە ڕووبە هەنارە زەیتونمانەیە ئەم نەوعمانەیە مەتازێ ئیتاڵیە ئەوەش تەڵەبی زیاترە نەوعەتەکەی فەرقیەیە خۆشترە لە تامە زەیتونمانەیە مەحشی خۆمانێکین بڵین مەحشی بە بیبەرە و بیبەری شیرین بە گوێزەری ژەمانە سیریشمانەی سیری حەوت ساڵە ئەوە ژەر خۆمانێکینەوە 3 ساڵە خۆمانێکین سیری ئێرانیە ئیترە شتانەوە تۆزە تایبەتە فەرقیەیە ترشاتی ئەمانە ئەوەی کە ئێوە پێڵێن ئەمە کوردیە سرکەی ترەیە خۆماڵیە ئەوە خۆمانێکین و سرکەکەی ترەیە تەڵەبی جیا و چۆنەڵی مشتری تایبەتی خۆیەیە لە دەرەوەش لە حتا لە هەولێرەوە لە بەغاوەکەین بووی بە تایبەتیان بەو ترشاتە خۆماڵێکە سرکەی ترێکە حتا کەرەسەکەی تایبەتە چۆنەڵی هەڵەبژێریە ئاوەکەشی خۆماڵیە سرکەی ترەیە یعنی نەڕەنی تێکرێ نە دەرمانی تێکرێت فەرقیە ئەوان بە هەمان موادەکەشی فەرقیە موادەکەشی هەڵبژێراوە ئەن چۆنەڵی هەڵبژێرێت فەرقی هەیە موادەکەشی سرکەکان سرکەی ترێمانەیە بڵێن کە هەر خۆمانێکینەوە خەڵک تەڵەبیە بۆ ترشات بەکارێنێرێکە و بۆ شتێک سرکەی سێویشمانەیە و ژەر خۆمانێکین سرکەی سێوەکەیەکێک بڵین زەختی هەبێ بۆ حتا بۆ ڕێژەمیش بەکارێنن ئەوان ژەری خۆمان و خۆمان بەکارێن و دایانی خەڵک حەز لە شیرینی زۆر دەکات لۆ سەر سفرەی ئەوانان ترشاتە شووتیە شەربەتە ئەنی ئینسان دەڵێن نەوسنە بێت کاتێکە ئاچێتە سەر سفرە حەزەکات هەموو نەوعەکانی لەسەر بێت چاوی تێر بێت جا ترشاتیش بەڕاستی خواردنێکی تەندروستە تا حەدێ خواردنێکی تەندروستە و بەزەگە بێت و سیری تێر نەکەی لە بەرەوەی دوای چی بۆ تەراویح بۆ لەوێ ئێستا مزگەوت نییە بە پشتیوانی هەڵڵا ئینشاڵڵا ئەوەی نەماوە بکرێتەوە و خواردنی ترشات و شیرینی و ئەمانە تا حەدێکی نەگە دوای ناخواردنەکە بڵێن هەڵەن هەزمێک ئار باشیشە بەس ترشاتەکە وەکو زەوقە وەکو تام و چێژە حەزەکە ئینسان حەزەکە چاوی تێر بێت لەبەر ئەوەیە بڵێن ئێزگار ئاوا خەڵک خواستی لەسەرەتی سەبەبی خواردنەکەش بۆ نمونە ئێستا زەیتونەکەی سوادەی زۆرە بۆت و خواردنی نەک ترشات و شیرینی بەڕاستیەکەی زۆر خواردنی ئەم شتانەش ێزگاری ئیسرافی تیان نەکەی بەڵام حەدە لێمکانەوەنی کە توانە هەیە ئێواران بۆ چاوتێربوون شتێک لەسەر سفرە دانێن